پیرۆزە لە هەموو جمهوری ڕیال مەدریدی ئینشاڵڵا دەژباتەوە. من هەر ئەوەل زاری گوتم 2-0 ریال لەوانێ باتەوە. وەڵڵی هەردوو لا زۆر بەقوتن ریال و بەرشلۆنە عالەمینەوە شک و گومانی تێدا نییە. دەبینەوە گەمەکەش ریال لە شۆرتی یەکەم گۆڵەکی کردیا. پیرۆزە لە هەموو جمهوری ڕیال مەدریدی ئینشاڵڵا دەژباتەوە. من هەر ئەوەل زاری گوتم 2-0 ریال لەوانێ باتەوە. بەرشلۆنەش عالەمیەویش بەقوتە نابی ئەوانە برێ ئەتوبرێ ئەوە لایە 6 گۆلی دەکا و ئەوە 7 دەکا. ئەوانە هەردوو بەقوتن بە هەردوو لایەن 2-3 ئەگەر ببتە 4 گۆلیان لێ ببی. ئەو ریالیشە تا ئێستا گۆلەکی کردیە و ئەو زاین کو دەبێتە ئاخیرەکەش ئینشاڵڵا. بە قورئان زاین چییە پێشنیاز ئەوەیە ئەمە هەمومان هەر براینەوە هەمومان خەرچی و هەولێرەینەوە هەمومان لە کینێک خۆشەویستین و هەمومان هەر براینە پێویست بە شەڕە دەبە و شەڕە و گوتمانەوە 2023 ئەو گەیشتنە 2025 بەرە چتە شەڕە دەبەک بە چاوی یەکە چ بکەوی خوانەکە کۆرە بیتن ئەخر کابرا گەنج و جوانە لۆ تووشی بەرایبی وەیە یاننا یان لا خوانەکە لاقەچی بشتێ ئێکورە دەبات نەمینێ ئەو شتانە یعنی چییە خۆقا تەمەشا دەکەی لۆ خۆشکی ئەگەر ئیسکانیشت بەدرێ بڕۆ لە مارە تەلەڤیزۆنەی شاشە 50 هەیە بڕۆ لە مارە تەمەشاکە ببێ گارەگاروە هەر خۆشە قەرەبارێکەکەی لێروکانە بەس ئەوە ناخۆشە کەسێک بەدەستی تو دەبەچ پێ بکەوی شتەچ پێ بکەوی ئەوە ناخۆشە ئەگەر نا هەموو براینەوە ئینشاڵڵا ناشبینێ